هونەرمەند یوسف تاڵبێکێک لە هونەرمەندە دەنگخۆشەکانە کە هەرچەندە خاوەنی چەند بەرهەمێکە بەڵام خاوەن دەنگێکی تایبەتی لە ئێستادا بەرهەمێکی نوێیە خۆت میوزیک ڤیدیۆیەکی نوێی بەناوی گوارە بڵاو کردوێتەوە گوێ لە بەرهەمەکە گرین دواتر گفتوگۆی زیاتر لەبارەی بەرهەمەکە واکەین فەرموون. بەڵێ خۆشەویستان قسەی زیاتر لەبارەی بەرهەمەکەکەم زۆر بەڕێز کاک یوسف تاڵب لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من قساکە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو بۆ جەنابت و ئەم کاتەی جەنابت و دەستگای میدیای کورسات و کارمەندان و بینەرانی کورساتی عزیز باش. زۆر سپاس دوایین بەرهەمی بەڕێزتان بە ناوی گوارە ئەم بەرهەمە چۆن لەدایک بوو؟ ئەم بەرهەمە بەڕاستی لەدایکبوونی ئەم بەرهەمە هاوڕێیەکی خۆشەویستم بە ناوی کاگمێت مەجید کە ناوی نووسراوە لە تایتڵەکە هۆنراوی بەڕێزیانە زۆر بەداخەوە کە خێزانی بەڕێزیان تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبێ ئەم هۆنراوەی ئەنووسەیە دوای ئەوەی کە پەیوەندیم پێوە کرد باسی هاوڕێی مناڵیمە تەبعاً پەیوەندیم پێوە کرد دەربارەی گۆرانی و شێر و ئەمانە و گوتی شعیرێکم هەیە وتم بۆم بنێرە کاتێک بۆی ناردم بەڕاستی سەرنجی ڕاکێشام وتم من ئەگەر ڕێگەم بدەی ئەم شیعرە ئاوازێکی جوانی بۆ دانیم و ئەیکەم بە گۆرانی جەنابیشی ڕازامەنی دەربڕی وتی باشە بە خۆشحاڵیەوە جا ئەم شیعرە ڕنگدانەوەی شخصیەت و کەسایەتی خۆی ئەو بەڕێزە و دەربارەی هاوسەرەکەی جەنابیان ئیتر بەڕاستی منیش ئەم میلۆدیەم بۆ دانا ئەو میلۆدی جوانم بۆ پەیوەندیم کرد لە ڕێگەی ئوستاد عەلی جابری کە جەنابیان مامۆستایەکی گەورەن کۆمپۆزەرن ئێرانیە جەنابیان لە مانچستەر دانیشن لە ڕێگەی ئەوانەوە ئوستاد تەوحیدی وەحیدی پێناساندم لە ئەسفەهان وتی پێویستە ئەم بەرهەمە لە لای ئەوان تۆمارکەی جا کاتێک پەیوەندیم بە ئوستاد تەوحیدی وەحیدەوە کرد میلۆدیەکەم بۆ نارد و سەوتەکە لە لای بەڕێز ئوستاد جابری لێرە لە مانچستەر بۆمان نارد و دیسان لەوێ ئەو کاری دابەشکردنی موزیکی بۆ کرد ئەم بەرهەمە جوانەی لێ دەرچوو کە ئێستا جەنابتان و بینەرانی کورساتی خۆشەویست ئەیبینن. دەستەکانت خۆش بێت کەواتە ئەمەی کە باست کرد چیرۆکی پشتی بەرهەمەکەیە چیرۆکی با بڵێن پشت ئەو هۆنراوەیە کە هاوڕەکەت بۆی نووسیوی ئەی چۆن بیرت لەوە نەکردەوە کە سیناریۆیەکی بۆ دروست بکەی سیناریۆکە گزارشت بێت لە چیرۆکەکە با بڵێن. بەڕاستی ئەگەر سیناریۆمان بۆ داڕشتە سیناریۆی ئەو جۆرە کارە لە ئێرانە تا ڕادەیەکی زۆر قرس بوو چکە وڵاتی خۆت نییە ناتوانێت شەکان بەپێی خواستی خۆت جێبەجێ بکەی هەرچەندە ئەو ئوستادانەی کە لەگەڵم بوون هاوکاریەکی زۆر زۆری لە ڕادەبەدەری منیان کرد کاتێک کە
ڕۆشتینە دەرەوە تەبعاً ئەمە سەعات و نیوەیەک لە شاری ئەسفەهان ئێمە ڕۆشتین بە سیارە لە دەرەوەی ئەسفەهان ئێمە ئەم شوێنەمان دۆزیوەتەوە کلیپەکەمان بۆ کردو بەڕاستی تراژیدیای پشتی ئەم کارە بەڕاستی زۆر بەداخەوە جارێکی تر کە خێزانی هاوڕێی خۆشەویستم کاک ئومێد مەجید ئەم ساڵ لە مانگی 1 کۆچی دوایی کرد زۆر بەداخەوە بەڕاستی زۆر بەداخەوە ڕۆحی شاد بێت. باست لەوە کرد کە با بڵێن هۆنراوەی هاوڕێیەکتە ئەی بەرهەمەکانی ترت پێشووتر هیچ کام لە بەرهەمەکانت هۆنراوەکانی هەبووە کە بۆ خۆت بیان نووسی پێم وا بێ زۆرێک لە بەرهەمەکانت ئاوازەکانیان هی خۆتە. من خاوەنی 3 ڤیدیۆ کلیپم یەکەم بەرهەمم بە ناوی سێبەری هەور ئاوازی هونەرمەندی خۆشەویست کا کاروانی نییە لە تێکستی لە هۆنراوەی خۆمە لە دابەشکردنی مۆسیقا کاگ هێمن حسێنی ئەزیزە و دووهەم بەرنامەم بە ناوی ئاوازی ڕۆحەوانێکە شیعری هونەرمەندی گەورە بابە تاهیری هەمەدانیە کە لە ئاوازی خۆمەوە لە دابەشکردنی میوزیک مامۆستا نزار زێوەی خۆشەویستە و سێهەم کلیپم کە لە هۆنراوەی مامۆستا ئیسماعیل خوڕماڵی ئەزیزە ئەویش هەر میلۆدی کاکاروانە و دابەشکردنی مۆسیقای مامۆستا مستەفا عەباس کاری دابەشکردن و مۆسیقای بۆ کردوم و کاری کۆتاییم کە کارێک بوو هەر بە شێوەی سەوت بڵاوم کردوانێ شیعر و هۆنراوە و ئاوازی خۆمە تەنها بە شێوەی سەوت بڵاوم کردێتەوە لە دابەشکردنی مۆسیقای مامۆستا عەبدوڵڵا ئەمین شارباژێغی و ئەویش میکس و ماسترینگی بە هەما شێوە مامۆستا مستەفا عەباس کاری بۆ کردووە. زۆر باشە. بەرهەمەکانت زیاتر لە کۆ بڵاوەکەیتەوە؟ یوتیوب چەناڵی تایبەتی خۆتت هەیە یان لە با بڵێن ئەکاونتەکانی تر پلاتفۆرمەکانی تر لە کۆ بڵاویانەکەیتەوە؟ لە ئێستاە لەم گۆرانیەمەوە کە بە ناوی گوارە بەڵام کردێتوانەیە ئەمە ئەەکەم بە یەکەمین کاری نوێی من لە دوای ساڵی 2012ەوە لە چەناڵی تایبەتی خۆم ئەم گۆرانیە بڵاو ئەەکەمەوانێ و ئەمەوێ لێرەوە لە دەستگای میدیای کورسادی خۆشەویستەوە کە ماڵی هونەرمەندانە ماڵی کوردانە و بەگشتی و ماڵی هونەرمەندانە بە تایبەتی ئەم گۆرانیە بە ناوی گوارەکە دروست کرا و بەرهەم هێنراوە بەڕاستی پێشکەشی ئەکەم بە تەواوی تووشبوانی نەخۆشی شێرپەنجە بە هەر لە خەستەخانەی هیوا و نانەکەلی و بەشی ژیانەوە هیوادارم بتوانم سپۆنسەر ئەگەر سپۆنسەر هەبێ و سپۆنسەر نەبێ من داهاتی ئەم بەرهەمە چی لە ڕێگەی کەناڵەکەی خۆمەوە بێ لە یوتیوبەوە ئەوە پێشکەشی ئەەکەم بەو نەخۆشانە و ئەگەریش سپۆنسەری هەبێ و بە هەمان شێوە بە خۆشحاڵیەوە من سپۆنسەریەکە هەر ئاراستەی نەخۆشانی شێرپەنجە ئەەکەم بەو پەڕی خۆشحاڵیەوە بۆ ئەم مەبەستەش لقی سندیکای کارمەندانی لقی سلێمانیم ئاگادار کردوێتەوانێ بۆ ئەوەی کە من بەتەمای هەنگاوێکی لەو شێوەیەم و زۆر بەسنگ فراوانی و خۆشحاڵیەوە پێشوازیان لە هەنگاوەکەم کرد. دەستەکانت خۆش بێ و نمونەت زۆر بێ. ئەم بەرهەمە پێم وابێ ساڵێک زیاترە تۆ سەرقاڵی دروستکردنیت. پلانی داهاتوت یان بەرهەمی داهاتوت چییە؟ بێگومان ڕاستە فەرمووی ساڵ زیاترە بە حەقەت کارێک کە بتەوێ جوان بێت. ئێمە بەڕاستی خاوەن مێژوویەکی جوانی هونەرین، خاوەن مۆسیقایەکی زۆر گەورە و بەپێزین بەڕاستی. هەر بۆیە منیش ئەم مادەیەم بەو شێوەیە دوور و درێژە کاتێکی زۆری بەسەر برد بۆ ئەوەی کە ئەم بەرهەمە جوانەی لێ بەرهەم هاتووە بە خۆشحاڵیەوە و شانازی بەم بەرهەمەوە ئەەکەم. بەڕاستی پێویستە لێرەوە من سوپاسی
مامۆستا تەوحید وەحید و مامۆستا نەبیل یوسف شەریدایی بکەم کە بەڕاستی هەر باسی ئەوەم کردتم لە کۆتایی ئەم بەرهەمەیە کە پێشکەشی ئەەکەم بە تووشبوانی ژێر پەنجە بە نەخۆشەکان ئەوان زیاتر لەوەی کە خۆیان هاوکارم بوون چەند بەرانبەر دەستی هاوکاریان بۆ درێژکردم کە بەرهەمێکی زۆر جوانتر و باشتر بێ لەوەی کە هەمانە و پێشکەشی بکەین بەڕاست. دەستەکانت خۆش بێ بە هیوام هەر لێرەوە جارێکی تر قسە لەسەر نوێترین بەرهەمی بەڕێستان بکەم. هونەرمەند یوسف تاالب، سوپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من بووی.